الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پرسیارێک کە لە مێشکی هەموماندایە و خۆمان لە خۆمانی دەکەین. ڕاگەیاندکارەکان لە کاتی چاوپێکەوتندا لە بەرنامەکاندا لە هاووڵاتیانی دەکەن. لە هەموو کۆڕ و دانیشتنێکدا باسی ئەوە دەکرێت بۆچی ئەم سەردەمەی ئێستا کە ئێمە تێیدا دەژین کێشە و گرفت زۆرە. کێشە و گرفت بۆ هەمومان زۆرە. ئەڵێم بۆ هەمومان، واتە کەسێک نابینی زۆر مرتاح بێ، بێ کێشە بێ، بێ گرفت بێ. بە زۆر و بەکەم کێشە و گرفتەکان ژیانی هەمومانی گرتووەتەوە. باشە بۆچی لە کاتێکە ئەم سەردەمەی ئێستا کە ئێمە من و تۆ جەنابت تیا دەژین لەخوا بەزیاد بێ نان کە پێخۆری گرنگی ژیانە، پێبژێوی گرنگی ژیانە، قوتەکەمان، نانەکەمان لە هەموو سەردەمێک هەرزانترە. سوپاس بۆ خوا هەژ نانی برژاو بە 1000 دینار. ئەگەر ئەو 1000 دینارە لە چاو کەلوپەلی ترە لەگەڵ نانەکە حیسابکەی، نانی ئەم سەردەمە لە هەموو شتەکان هەرزانترە. ئەگەر چەند مانگێکیش بێ ئاردی بایعیەکە بە بەلاش بۆ دێتە ماڵەوە. کەواتە نانەکەمان، قوتەکەمان هەرزانە و ئاسانیشە، ئاسان بەدەستمانەوە دێ. ئەو نانە برژاوی ئەمڕۆ دێتە سەر سفرەی جەنابەت، جاران حتا جوتیارێک بە گاجوت و بە گوێدرێش زەوی دەچێڵا و تۆوی دەکرد و لەو سەر بەداز دەیدوریەوە و خەرمانی سوور دەکرد و گەنمی دەبر بۆ ئاش و ئاشی بەردەکەوت و دەیهێنایەوە و خاتون دەیشێلا و دەیکرد بەنان. زۆر زەحمەتی هەموو ماڵەکەی پێوە دەبیندرا. ئێستا بە ئاسانی سوپاس بۆ خوای گەورە قوت و پێبژێوی ژیانەکەمان، نانەکە، نانی گەنمە جوانەکە لەسەر سفرەکەتە. سوپاس بۆ خوای گەورە هەموو ماڵێک دەگمەن نەبێ، خەڵک نییە ئۆتۆمبیلی نەبێ. ئەمجا سیر کە ئێستا زۆربەی کات بەر دەرگاکان کێشە بۆ ماڵەکان دروست دەبێ. ماڵی وا هەیە 3 ئۆتۆمبیلی هەیە، بڕواتان هەبێ هەیە 4 نەفەرە 4 ئۆتۆمبیلی هەیە. لە کاتێکە لە شارەکانی تردا، لە زەمەنی تردا، لە شارەکاندا، لە شارۆچکەکاندا یان بڵێم لە گوندەکاندا بە گوندێک 1 ئۆتۆمبیل هەبوو، توێتایەک هەبوو. خەڵک سەرەی بۆ دەگرت کەوا پێی بێ بۆ شار. ئەو خانوانەی کە ئێستا ئێمە تێیدا دەژین بە شێوە گشتیەکەی هەر یەکەیان کۆشکێکە لە چاو خانووەکانی ساڵی هەشتاکانی زۆربەی خەڵکی. جلوبەرگی جوانمان، ئەو جلوبەرگی کە ئێستا لەبەر پیاوان و خاتونەکان و کوڕ و کچەکاندایە هەر نەبیندراوە و هەر باسی نەکراوە لە زەمەنی پێشوودا. ئەلحەمدولیلا خەڵک خوێندەوارە. ئەم هەموو بڕوانامەیە کە ئێستا ئەم سەردەما هەیە، خەڵک بە کەلۆریۆس ئەوە هەر پێی رازی نییە. ئەم هەموو ماستەر و دکتۆرایەمان هەیە، ئەم هەموو پرۆفیسۆرەمان لە هەموو بوارەکاندا هەیە. ئەو هەموو زانکۆیی کە ئێستا لە ڕووی حکومی و ئەهلیەوە لە کوردستانی ئێمەدا هەیە هەر نەبیندراوە. ئەو هەموو پەیمانگایە، ئەو هەموو ڕێکخراوە. ئەم مۆبایلێکەوە کار ئاسانی بۆ هەمومان کردووە. جاران ئەگەر ماڵێک بەڕێزان تەلەفۆنی زەوی هەبوویایە، ئەرزی هەبوویایە، خەڵک بە ماڵێکی دەوڵەمەند و خۆشگوزەرانیان دەزانی. ئەم ئینتەرنێتەی کەوا هەموو دنیای هێناوەتە بەردەست و لەناو مۆبایلەکەتا کۆی کردوێتەوە. لە چاک و خراپ تێیدایە و تۆ خۆت هەڵبژاردەی کامیان دەکەی، ئەوە ئارەزووی خۆتە. خزمەتگوزاریەکانی ناو ماڵ، زۆربەی خەڵکی هەرە زۆری قاپشۆر، جلشۆر، گەسکی کارەبایی، ئەمانە هەموو ئیسراحەت و ئاسوودەیی داوە بە خاتوونی ناو ماڵ کە جاران ئەوە کاتێکی زۆری لێدەگرت. بە کوردی و پوختی دەتوانم بڵێم خۆشخۆری و خۆشگوزەرانی زۆر بووە، بەڵام دڵخۆشی لە بەرامبەرا کەم بووەتەوە. خۆشخۆری، جوانپۆشی، ماڵی باش کە دەڵێم بۆ هەمووان واتە بە تێگڕای خەڵکی بۆ چینی هەرە زۆری ئەلحەمدولیلا هەیە، بەڵام لە بەرامبەرا دڵخۆشی ناو دڵەکان، ناو ناخەکان کەم بووەتەوە. کوا قسە خۆشەکانی جاران، کوا زەردەخەنەکانی جاران، کوا سیلێ ڕەحمی جاران،
کوا ئەو بەستا مەگە بۆ قسەی خۆش لە ناو کتێبەکانی کۆنا بگەڕێی نوکتەیەک بدۆزیتەوە کەوانە هەموو ئەو کاتە واقع بوون ئێستا ئەبێ هی کۆن بخوێنیەوە کەس بەسەر لێویان نایە کەس بە دڵیدا نایە وڵامی ئەم پرسیاری کە ئێستا لە سەرەتای وتارەکەەوە عەرزمکردن بۆ چەند خاڵێک دەگەڕێتەوە بە پێی کات کە لە بەردەستماندا بوو ئینشاءالله لەم وتارەشدا لە ماڵی خۆمانەوە کەوا وتارەکەتان پێشکەش دەکەین و لە خزمەتتان داین بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست ئینشاءالله هەوڵ دەدەین بە پێی کات ئەوەندەی فریاکەوتی لەم وتارەدا هۆکارەکان باز دەکەین ئەوەی فریانەکەوتی ئینشاءالله هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو یەکەم هۆکار کەم تەرخەمی حکوومەتی وەختە ئێمە حکوومەت باشترین شتە وڵات نابێ هیچ کات بێ حکوومەت بێ وڵاتی بێ حکوومەت واتە وێران بوون ئێمە حەمد و سەنا بە خوای پەروەردگار لە فەزلی خوای پەروەردگار بە زیاد بێ واللهی لە دوای دین و ئیمانەکەمان گەورەترین خەڵاتی خوا بەسەرمانەوە ئەوەیە کە لە دوای 1991ەوە ئازادیمان بەخۆمانەوە بینی و هەرێمی کوردستانی عێراق سوپاس بۆ خوای گەورە ئەم پارچە بچکۆلە ئەم باشووری کوردستانە حکومڕانیەکی خۆمان هەبوو حکوومەتێکی خۆمان هەبوو فەزلی خوای گەورەیە بەسەر هەموو لایەکمانەوە لە شەوە زەنگی تاریک و ناومێدبوونی گەلی کووردا خوای گەورە ئەو دەرگا ڕەحمەتەی لێکردینەوە بەڵام ئەوانەی حکومەتەکە بەڕێوە دەبن ئێمە قسەمان لەسەر ئەوەیە حکومەتەکە بۆ خۆی دیاری خوایە و دەبێت بیپارێزین و شکرانی خوای لەسەر بکەین بەڵام ئەوانەی حکومڕانەکانی وڵاتن حکومەتەکە بەڕێوە دەبن ئێمە دوو جۆرمان هەیە لە زەمەنی پێشوو و لە ئێستا و لە داهاتووشدا و لەم وڵاتی خۆمان و لە هەموو وڵاتانی دنیادا دوو جۆر کەسمان هەیە کە حکومەت بەڕێوە دەبێت حکومەت هەر هەبێ یەکەمیان کەسانێکن پێیان دەوترێ فەرمان ڕەوا ئەم وشە کوردیانە چەند جوانن فەرمان ڕەوا فەرمانەکەی ڕەوایە یعنی ئەو حکومڕانیە بە شێوەیەکی ڕەوا و دروست دەبات بەڕێوە هەم کار بەدەستەکە هەم فەرمان ڕەواکە خۆی ئیسراحەت دەکا هەم هاوڵاتیان لە ژێر سایەی دادپەروەریەکەی ئەودا ئیسراحەت دەکەن ئەم فەرمان ڕەوایە کێیە ئەو کەسەیە کە بە کەلامی ئەڵڵا کە قورئانە حکمی گەل و میلەت دەکا وأن احكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم أنزل الله عدلا أو لو قرآن دا يبرزان والله ولا بيخوانا وحمو ياسان آسان أو شاهدين مع بوددن همو أواني كوا قالبون ولياسا كان دا همو ياساني ودولت يكان ينتاوتيو كردوا دكتوران لسر ورقرتوا شاهدي أدن أوي لقرآن بۆ حکمی مرۆڤ بەرامبەر بە مرۆڤ دانراوە لە لوتکەی عەدلایە لە لوتکەی دادپەروەریدایە ولا تتبع ئەهواءهم شوێنی هەوا و ئارەزووی مرۆڤەکان مەکەوە بە دادپەروەری حکم کە دەبی بە فەرمان ڕەوا فەرمان ڕەوا وەکو ئیمامی ئەبوو بەکر دەبێ ئیمامی ئەبوو بەکر بە خەڵکی نەوت هەر نوێژ و ڕۆژوو بکەن بەڵکو ئیمامی ئەبوو بەکر لە یەکەم وتاریدا بەرامبەر بە هەموو کاربەدەستانی وڵات بەرامبەر بە هەموو خەڵکی واتە پەرلەمان کۆبوو بۆ هی ئەو سەردەمە بە هەر ناوێکی ناودنی مەجلیسی شوڕایە پەرلەمانە هەر ناوێکی تری هەیە واتە نوێنەرانی گەل ئەوانەی کەوا دەستڕۆیشتوو بوون ئەوانەی سەرۆک هۆز بوون ئەوانەی دەوڵەمەند بوون و تێگڕای چینی خەڵک و میلەتی ژنوێنەرەکانیان لەوێ بوون و تارێکی خوێندەوە ئیمامی ئەبوبەکر فەرمووی الضعيف منكم قوي عندي حتى أرجع عليه حقه خەڵکی نەبزانن چ کەسێک کە زۆر لاوازە بێ پشت و پەنایە بێ پارەیە بێ پلەیە بێ قەوم و خزمە عندی لەلای من واتە لەلای یاسای وڵاتەکەم لەلای حکوومەت لەلای منی فەرمانڕەوا قەویون زۆر بەهێزە حتا ئەو مافەی کە خوراوە بۆی وەردەگرمەوە تۆ زۆر بەهێزی ئەی ماف خوراو حتا حەقەکەت بۆ وەردەگرمەوە ئینشاء الله ئەمەش ئازایەتی من نییە پشت بە خوای پەروەردگار پشت بە ئەڵڵا والقوي فيكم ضعيف خەڵکی نەبزانن هەمووتان بە شاهید بن دەم بەدەم بیگەێنن چێ زۆر خۆی بە پلەدار دەزانێ
شێ زۆر خۆی بە خاوەن کەس دەزانێ، شێ زۆر خۆی بە دەوڵەمەند دەزانێ، شێ زۆر خۆی بە خاوەن قەوم و عەشرەت و چەکدار دەزانێ. فيكم لناو إيودا ضعيف عندي للاي مني فرمان روا للاي ياساي ولاتكم لدادقادا ضعيفة زور لاوازا زور ببيد الصلاة تماشاي دكين حتى أرجع الحق منه إن شاء الله تعالى حتى أو ما فيك بيشيلي كردو لي وردقرينوا حتى لي وردقرينوا للاي إيما هيج هيزو دا صلاة لو بيقو بارواناني شينيا ئەویش بە پشتیوانی خوای پەروەردگار. خۆزگە هەموو دادوەرە بەڕێزەکان لە وڵاتی ئێمەی کوردستاندا لە پشت سەریانەوە ئەم دروشمەی ئیمامی ئەبوبەکریان دەنووسیەوە. ئەو کەسێکی دیتە بەردەمی دادوەر خۆت بە لاواز مەزانە، بە زەید بە خۆتانەیەتەوە، خۆت بە بێکەس مەزانە. لە بەردەمی منی دادوەر و ئەو یاسایی کە لە بەردەستمایە تۆ زۆر بەهێزی هەتا حەقەکەت وەردەگریەوە. ئەو کەسەش کە دیتە بەردەمی دادگا هەموو شتەکان لە یادکە، چەند خزمت هەیە، چەند کەست هەیە، چەند چەکدارت هەیە، چەند پلە و پێگەت هەیە، هەمووی لە یادکە. لە بەردەمی دادوەرە، لە بەردەمی یاسای وڵاتدا، لە بەردەمی منی فەرمانڕەوادا تۆ زۆر لاوازی، هەتا ئەو حەقەی پێشێلت کردووە لێت وەردەگرمەوە. تخوا بزانە خەڵک چەند دڵی خۆش دەبوو. بەخوا بەم ئایەتە قورئانیە بەم فەرموودەیەی ئیمامی ئەبوبەکر ئەگەر کەسێک جێبەجێیکە ئێمە فەرمان ڕەوامان دەبوو. بەڵام وەڵاهی بەداخەوە دەتوانم بڵێم فەرمانڕەوامان نەبینی لە وڵاتی خۆماندا. ئەی جۆری دووەم ئەوانەی کەوا کاروباری حکوومەت دەبەن بەڕێوە لە وڵاتدا پێیان دەوترێت کاربەدەست، واتە کاری خەڵکیان کەوتۆتە دەست، بەڵام فەرمانەکانیان ڕەوا نییە، دادپەروەر نین، عادل نین، بە چاوی یەکسان و دادپەروەرانە سەیری بێدەسەڵات و دەسەڵاتدار ناکەن. ئەمانە پێیان دەوترێت کاربەدەستن. جا هێشتا ئەم کاربەدەستە بوونی ببێ باشترە بە گەندەڵیەکانیەوە، بە خراپەکانیەوە، بە ستەمەکەیەوە لەوەی کە حکوومەت هەر نەمێنێ لە وڵاتە. ئەمڕۆ ئیلا کۆیلەکان نەبێ، هەموومان ڕەخنەمان هەیە لە شێوازی فەرمانڕەوایی وڵاتی خۆمان، لە شێوازی بەڕێوەبردنی حکوومەتی خۆمان. هەموومان ئەوانەی ئازادی خوازن، ئەوانەی بەڕاستی لە دینی خوا وەکو خۆی حاڵی بوون، ئەوانەی ویژدانیان زیندووە، ئەوانەی پارەی حرامیان نەخواردووە، ئەوانەی چاوبەرەژێری کەس نین، لە هیچ حیزبولایەنێک دەمیان چاور نەکراوە، تێگڕا سوورین لەسەر ئەوەی دادپەروەری لە حکومڕانی وڵاتی ئێمەدا نییە. بەڵام خەڵک بۆ هەڵوێستی توندینە بەڕێزان خەڵک بێغیرەت نییە. هەندێک خەڵکڵان خەڵکی کوردستان بێغیرەتە، نابعکسەوە. خەڵکی کوردستانی ئێمە زۆر بەغیرەت و بە شەهامەتە، بەڵام خەڵکی ئێمە تێگەیشتووە، واقعبینە، دووربینیشە، ئەو سەردەخوێنێتەوە. چونکە دەزانێ ئەگەر وڵات بێحکوومەت بوو ئەم دام و دەستگای ئێستا کە هەیە چەندە خراپ بێ، ئەگە خوا نەخواستە ئەمەش لاچوو هیچ یاسایەک نەما، هیچ دام و دەستگایەکی حکوومەت نەما، هەموو شتێک هەڵتەکێنرا، هەموو بارەگایەک و دەسەڵاتی سووتێنرا، ئەو کاتە دەبێتە هەڕەج، ئەبێتە هەرچی و پەرچایەتی کە پێغەمبەری کە لە ئەثەرێکە هاتووە. ئیمامی تەبەرانی لە کەبیرە هێناوێتی، لە ئەثەرێکە هاتووە الأمارة الفاجرة خير من الحرج. ئەگەر کاربەدەستێک هەبێ، حکومڕانێک هەبێ، حکوومەتێک هەبێ لە وڵاتە، بەڵام فاجر، بەڵام گەندەڵ بێ، خراپەکاریش بێ، هێشتا ئەوە باشترە لەوەی کەوا هیچ دەسەڵات و حکوومەت و شتێک لە وڵاتە نەمێنێ. ئیمامی ئەتەرتوشی لە کتێبی سیراج الملوکدا لە لاپەڕەی لە مجەلەدی یەکە لە سەحیفەی 200دا دەفەرمێ ئەگەر خراپەی کاربەدەستێکی نادادپەروەر لە ساڵێکە کۆیکەیتەوە، هی ئەو لە ساڵێکە بە مجەلەدات کتێب بنووسە کە نادادپەروەر بووە، کە ناعادل بووە، خراپەکار بووە، ئەم لابە وڵات بێحکومەت و بێسەر بێ، ببێتە ئاژاوە و هەر کەسە خۆی پەلاماردا و هەر کەسە خۆی چەکدار بێ و هەر کەسە خۆی دەست بەسەر شتی حکومەتا بگرێ، لە ماوەی 1 سەعات بێحکومەتیدا دەفەرمێ ستەمی ئەو فەرمانڕەوایە لە ماوەی 1 ساڵدا، ئەو کاربەدەستە لە ماوەی 1 ساڵدا
هێشتا کەمترە لە خراپەی ئەوەی کەوا حکوومەت لە ئارادا نەماوە و هەر کەس بۆ خۆیەتی و هەر کەس پەلامار دەدا لە 1 سەعاتە ئەم وڵاتە چۆن دەشێوێ، چۆن وێران دەبێ. ئەو سەعاتە زیاترە لەو ساڵە. بۆیە خەڵکی ئێمە عاقڵە ئەوەندەمان کاربەدەستانی خراپی ڕژێمەکانی پێشوو غەیری زمانی خۆمان بینیوە، هێشتا خەڵک بەمانە شکورە، بەڵام ئەمان دەبێت بە خۆیان دابێنەوە. ئێمە میلەتێکی واقع بینین، بۆمان دەردەکەوێت حکوومەتی کوردی خۆمان هێشتا زۆر پێمان باشترە لە حکوومەتی عەرەب و عەجەم و ئەملاولا. نامانەوێت بچینەوە ژێر دەسەڵاتی کەسانێک کە بە زمانی خۆمان قسەمان لەگەڵ ناکەن کە ئاڵای کوردستانمان لەسەر دادەگرن. بەڵێ کار بەدەست کەسێکە کەوا حەقی خۆی ناداتێ، بەڵام ئەرکت دەخاتە سەرشان. بە کورتی موچە و مافت ناداتێ. ئێستا گرفتی وڵاتی ئێمە بەس بوو بە موچە، ماف هەر لە بیر چۆوە. خەڵک سەیری کەم سیاسەتە چۆن دەهێنرێ و دەبرێ بۆ ئەوەی ئەم خەڵکە مەشغوڵ بکرێ. بڕواتان هەبێت لە پشتی ئەوە شتێکی کە هەیە. ئێستا خەڵک کە ئێستا ئەمڕۆ من وتار بۆ جەنابتان دەخوێنمەوە 5/9/2005 وا خەڵک تازە بە تازە هەندێک خەڵک موچەی مانگی 6 وەرگرتووە، 5 ڕۆژ لە مانگی 9 ڕۆیشتووە تازە لە لای جەنابەت 1/6، کەچی هێشتا خەڵک زۆر دڵخۆشە. ئەڵێ بەس موچەکەم وەرگرم. موچەش چی؟ موچەی 2 مانگ 3 مانگ لەمەوبەر کە دەبوو وەرگرتایە، کەواتە مافەکانمان لەبیر چۆوە. کاربەدەست حکومڕانی وڵات پێویستە ئەگەر فەرمانڕەوا بێ هەم موچەت بداتێ، تۆ کارت کردووە موچەکە لە کاتی خۆیدا بەبێ دواکەوتونی لێبڕین بداتێ، ئەگەر فەرمانڕەوا بێ. ئەگەر بوو بە کاربەدەست چاوەڕێی لێ بکە. فەرمانڕەوا نەما بوو بە کاربەدەست لێشت دەبڕێ موچەکە، لێشت کەم دەکاتەوە، ساڵی 1-2 مانگی لێ حەپەلوش دەدا بۆ خۆی. ئەوە کاربەدەست ئەوەی لێ چاوەڕێ دەکرێت. بەڵام سەرڕای ئەوەی کە موچەکەشت دەخوا مافیشن ناداتێ. مافەکان وەکو چی؟ مافەکان وەکو مافی تەندروستی. ئەمڕۆ ئێمە کەرتی تەندروستیمان وێرانە. ڕێزم هەیە بۆ دکتۆرە زۆر باشەکان، خۆبەخشەکان لە بنکە حکومیەکاندا فەقیرە دەوامی خۆیان دەکەن، بەڵام کاتێ دکتۆرێک، پەرستارێک، ئەوانەی کەوا لە بواری مختبەرات و تاقیگەدا کار دەکەن، تۆ هیچ لەبەر دەستان نەبێ. ئێستا وەرە یا ڕەبی خوا بمان پارێزی و شیفای نەخۆشەکانیش بدا، ئێمە لە نەخۆشی پارێزی و شیفای نەخۆشەکانیشمان بدا. وەڵڵاهی نەخۆشێکت هەبێت لە بنت دێنێ، دەبێت خان و سیارە ماڵ هەموو شتێک لەدەست دەی، چونکە کەرتی تەندروستیمان وێرانە. بڕۆ خەستەخانەیەکی حکومی، واللهی ئەگەر زۆر بناسن و ڕێز لێ بگرن شتێکت بدەنێ، ئەینا هیچی نییە. دکتۆر بۆ دەنووسێڵە لە دەرەوە بیکڕە. ڕۆژ بە ڕۆژ کەرتی تەندروستی تایبەت لە وڵاتی ئێمە زیاد دەکا. نەخۆشخانەی تایبەت، ئەم هەموو نەخۆشخانە تایبەتە هەیە، ئەم هەموو نۆرینگە. ئێستا بە هەر کۆڵانێکا دەڕۆی ئەگەر نانەوایەک و سەمونخانەیەشی لێبێ لە بەرامبەرە جەنابەت بیژمێرە 5 دانە 6 دانە نۆرینگەی پزیشکی لێیە، دەرمانفرۆشی لێیە، دەرمانخانەی لێیە. ئەمە هەمووی کەرتی تایبەتە. کەواتە من مافم هەیە لەم حکوومەتەدا وەکو کەرتی تەندروستی. کوا مافەکەم؟ والله هیچ. والله بە 2 ساڵی جار هەیە من خۆم و ماڵ و منداڵم و جەنابیشت هاوڕامی بای 250 دینارم لە کەرتی تەندروستی حکوومەتی هەرێمی استفادە نەکردووە. کەواتە مافەکەت فەوتە، ئەوە کەرتی تەندروستیت فەوتە. بەس دەبێت دوعا بکەی خوا ڕەحمت پێ بکات تووشی نەخۆشی خراپ نەبی، ئەینە سەر و ماڵت دادەنەی. دووەمیان ڕێگاوبانمان. کاربەدەست لە ڕێگای ڕێگاوبانەوە لەگەڵ ڕێزی تایبەتیم بۆ برایانی پۆلیسی هاتوچۆ و ماندووبوون و ئەرکێشانی زۆریان یەک ڕۆژ لەسەر شەقام نەبن، کامێراکانیان نەبێ، بڕواتان هەبێ وڵات وێران دەبێ، شارەکانمان وێران دەبن. بەڵام بابەتەکەمان لەسەر ئەوەیە کاربەدەست لە ڕێی پۆلیسی هاتوچۆ لە ڕێگای ڕێگاوبانەوە پارەی کامێرات لێوەردەگرێ، ئەچی مۆڵەت تازەکەیتەوە پارە لێوەردەگرێ، ساڵانی ئۆتۆمبیلەکەت پارە لێوەردەگرێ، ئۆتۆمبیلێکی تازە بکڕە پارە لێوەردەگرێ، هەر سەرە دەگری و بۆ وەرناگیرێ. ئەو هەموو پارەیە ملیار دینارە مانگانە وەردەگیرێ. بەڵام لە بەرامبەرە خوای گەورە ڕەحمی کردو ئەم هەموو ئۆتۆمبیلەشمان هەیە و فەزلی خوای گەورەیە کەچی ژیانمانی ناڕەحەت کردووە. هەتا دەچێ ناو بازاڕ و دێیتەوە زۆر ناڕەحەت دەبی. ڕێگاوبانەکانمان لە دەرەوەی شار لە ناوخۆی شار بڕواتان هەبێ ئەوەندەی خەڵک ساڵانە بەڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدا
نە لە شەڕی ناوخۆنە لە شەڕی دەرەکیدا ئەوەندە خەڵک لە ناو نەچووە هەر خەڵک وێران بوو ڕۆژ نییە تۆ نەبینی و نەبیستی کەوا کۆمەڵە خەڵک گیانیان لەدەستدا خوا ئێمە پارێزێ و ڕەحم بەوانیش بکە ئەمە لە ئەنجامی چیدایە کاربەدەستی وڵات بەس پارە لە ڕێگاوبان وەردەگرێ پارەی ژینگەل لێ وەردەگرێ پارەی قیرت لێ وەردەگرێ بەڵام ئامادە نیە جادەوبانێکی جوانت بۆ بکە زۆر بەدەگمەن پینەکارە کاکە جاران مەجلمان پینە دەکرد پێڵاومان پینە دەکرد بەڵام ئێستا حکومەت پینەکاری جادەوبانە ئەو جادەیە 10 مەتری پینە دەکا و لەولاوە 10 مەتری کە چاڵ دەبێتەوە هەر ئەو جادە کۆنانەیە ئێستا ئەو سەردەمانە بەسەر چوو دەبوو ئێمە میترۆمان هەبوویایە خەڵک پێویست ناکە بڕۆ من چەند جار دیقەتم داوە جەنابی شت هاوڕامی ئەچی بۆ بازاڕ سەی دەکەیت دەیان ئۆتۆمبیل بە تەنیشتا تێدەپەڕە یەک نەفەری تێدایە یەک دانە نەفەر یەک کەسی تێدایە ئەوەگە ئەگەر وەکو وڵاتانی پێشکەوتوو کەسێک میترۆی هەبێ بە کورتترین کات دەگەیە شوێن و ویزگەی دیاری کراوە قیتارت هەبێ شەمەند نەفەرت هەبێ هێڵی پاسی سەریعت هەبێ کە لە کاتی خۆیان دەگاتە فڵان وێزگەتۆ لە موبایلەکەتەوە دەزانی لە فڵان بنکەدا لە سعات ئەوەندەدا پاسی خەتی سەریع دەگاتەوێ نە چاوەڕێ دەکەی نە کاتت بە فیڕۆ دەچێت لە فڵان کاتیشا لە فڵان شوێندا دەبەزی ئەگەر یەک نەفەری نەبێ ئەم پاسە هەر دەڕوە باشەمە کارێکی ئاسانە خۆداهاتێکی گەورەشی بۆ حکوومەتی هەرێم تێدا دەبوو بەڵام بەداخەوە کاربەدەستی ئێمە ئەم شتانە نابینێ کەواتە تۆ لە ڕێگاوبانەوە ئیهمال کرای لە کاتێکا کە ئەمە سەردەمی ئیمامی عومەر فەرمووی ئەگەر وڵاخێک لە شوێنێکە لە قەتپاڵێکە هەڵدێرێ ئەو وڵاخە گیان لەدەستدا زەلیل ببێ خاوەنەکەی زەرەدمەند ببێ ئەی عومەر خوا لە قیامەتا لە تۆ دەپرسێتەوە کەواتە هەر ڕووداوێکی هاتوو چۆ ببێ زەرەدی گیانی و ماڵی ببێ خوای پەروەردگار لە کاربەدەستی ئەم وڵاتە دەپرسێتەوە خۆزگە ئەو تێگەیشتنە عومەریان هەبوویایە لە ڕووی خانوبەرەوە ڕاستە خانوبەرە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا بەڵام کرێچیشمان زیاد دەکا لە ئەنجامی بێپلانی کاربەدەستانی وڵاتی ئێمەوە بەڕێزان خانوو نیشانەی بوونی تۆیە لە وڵاتە والله کە خانوود نەبوو وەکو میوان وای لە وڵاتەدا یعنی تۆ کە خانوود نەبوو هەر میوانی لە وڵاتەدا ئەگەر خانووت هەبوو ئەم جا دڵت خۆشە وەخەی من خەڵکی ئەم وڵاتم باشت خوا کابرایە وا تەمەنی بۆتە 56 ساڵ 6 مناڵی هەیە وا کوڕەکانی وەختی ژنهێنانیانە کچەکانی وا شویان کرد و چوونە ماڵی مێردی خۆیان ئەم پیاوە تا ئێستا خاوەنی شوێنێکی نیشتەجێبوون لەم هەرێمی کوردستانەدا لەم وڵاتی کوردستانەدا حیز پارچە زەویەکی نییە هەر گرۆژەی فەقیرە لە گەڕەکێکە منداڵەکانی 3-4 مەکتەبیان گۆڕی هەر بەهۆی کرێچیەتیەوە تا خوێندنیان تەواو کرد ئێستا ئەوانش بوونە کرێچی جارێککە لە ماڵی باوکیان جا دەبنەوە سەر لە نوێ هەر کرێچی تخوا چۆن خۆی بە خاوەنی ئەم وڵاتە بزانێ باشە تۆ لەژێر سێبەری ئەم ئاسمانەیە پارچەیە زەوید نەبێ بۆیە حکوومەت ئەگە بێەوە هاوڵاتیەکانی خۆیان بە هاوڵاتی ئەم وڵاتە بزانن ئەبێ شوێنی نیشتەجێبوونیان بۆ دیاری بکە شوێنی نیشتەجێبوون بەوە نابێ تۆ پارچە زەویە کوشت و کاڵیە گران بەهاکانت کە هەمووی لە زێڕی سوور بە نرخترە واللهی برایان ئەمە بە دڵسۆزانە دەڵێم واللهی ئەو زەویانەی کە ئێستا لە سنووری شارەوانیەکاندا تەوزیع دەکرێت بەسەر فەرمانبەراندا کە ئەوە بەس نیوەی خەڵەتاندنە ئەینە ئەو زەویە باوەڕتان هەبێ 15 ساڵی تریش خزمەتگوزاری بۆ ناچێ نە ئاوی هەیە نە کارەبای هەیە نە ڕێگاوبانی هەیە بەس قەتعەکە تەوزیع دەکەن زەرەری ئەوەی لێداوین ئەم زەویە ساڵانە لە زێڕ بە نرختر پێشکەش بە میلەتە دەکا کە گەنمە کە دانەوێڵەیە ئەو هەموو زەویە کوشت و کاڵیە ئێستا لەبەر چاوی خۆتان لە هەرێمی کوردستاندا لە هەموو شار و شارۆچکەکاندا تەوزیع دەکرێت ئەو زەویانە لە هیچ وڵاتێکی دنیادا کەس مافی ئەویان نیە خانوویان لەسەر دروستکە چونکە قوتی ئەم میلەتە لەو زەویە بە پیتانەوەیە ئەو خاکە جوانە تۆ دێنی 200 متر بۆ ئەو 200 متر بۆ ئەو دەشیفرۆشێتەوە بە 30 وەرەقە و بە 20 وەرەقە محرومت کرد هەتاڵە ناوت شوە تیر و پشکەوە تازە تۆ وەرت گرت لە کۆمپیوتەرە ناوت هەیە بەڵام تۆ هەر کرێتی ئەگەر چاوەڕەش پێی دەمری ئەو پارچە زەویە نە ئاوی دەگاتێ نە کارەبای دەگاتێ نە خزمەتگوزاری دەگاتێ حکومەت ئەوەی هەیەی پێی بەخێو ناکرێ اینجا وەرە ئەوانەش بخاتە سەری بۆیە زۆر زەرورە وڵات لە ڕێی کاربەدەستەوە بۆ ئەوەی بوێ بە فەرمانڕەوا کاربەدەستەکە فەرمان ڕەوا بێ حاکمی عادل بێ سلفەی پێبەخشینی خانوو هەبێ کاکە وەرە 100 ملیۆنی بدەیە وەرە 70 ملیۆنی بدەیە وەرە 80 ملیۆنی بدەیە بەڵام بە قەرزی درێژخایەن
بەبەلاش مەیدێ حکومەت هەربار نابێت بەبەلاش پارە سەرف بکات. چەند جاری ترێ و پێشنیارەمان بۆ کاربەدەستانی وڵات کردووە بۆی لە کاربەدەستی دەرچن ببن بە فەرمانڕەوا، وەی خەڵک خۆشی بوون، وەی خەڵک دوعای خێرتان بۆ بکاو لێتان ڕازی بێ، پارەی وڵاتەکەش بە فیڕۆمەدا بە قەرزی درێژخایان مانگی لە جیاتی ئەوەی 200,000 کرێ دەدا با 100,000 بداتەوە بە حکومەت. وەڵڵی لە ماوەی چەند ساڵێکی زۆرە پارە دێتەوە خەزیانەکانی حکومەت، کابراش دەبێتە خاوەن خان و خانووی خۆشی دەکڕێ و نیوەی ئەوەی داوێتی بە کرێش و جێگەی نەگرتووە لەو سەرەوە بەرهەمەکەی دەبینێ، دڵیشی بە حکومەتەکەی تۆ خۆش دەبێ، دوعای خێریشت بۆ دەکا، زەویە کوشت و کاڵیەکانیشمان لەدەست نادەین. بەڵام ئێمە کاربەدەستانی ئێمە چی دەکەن؟ سیتیەکانمان بۆ دروست دەکەن، ڕۆژ بە ڕۆژ بەڕێزان سیتیەکانمان زۆر دەبن. ئەو هەموو سیتیە باڵەخانە سیقات و چلقات دەڕوا بە ئاسمانە، هەر شار بەرەو فراوانی دەڕوا. ئینجا ئێستا سەیری کە هەموو گەڕەکەکان بێ ئاوە، تەنانەت ناو زۆربەی سیتیەکان ئاویشی بۆ دابین ناکرێ، لەسەر شاشەی کۆمپیوتەر بەڕی کلام بە هەشتێکت بۆ دەڕازێنێتەوە. دوایی کابرا ئەوەی کە هەیەی و بە ماڵ و خێزانەوە کۆی کردوتەوە ئەیدا بە پێشە چیش و قەیەک کە دەچێتە ناوی و برا جەهەنەمێکە، خۆ نە خزمەتگوزاری هەیە، نە ئاوی بۆ دابین دەکرێت، نە کارەبای پێویستی هەیە. دیسانەوە دەبێتە کرێکی سەرمایەدارێک کە شەریکی ئەم کاربەدەستانەیە. سەرمایەدارێک زەویەکە بە بەلاژ وەردەگرێ، بەشێکی بۆ کاربەدەستەکەی شارەکەیە، لەگەڵ یا برابەش دەیخوا تۆ لەو شوقەیەدا، لەو خانوەدا، لەو سیتیەدا هەتا ئەولادیشت کرێت چییە؟ چاولەیە کە ئەمە مافەکەت پێش شێل کرا، پارەشتدا مافیشت خورا. ئەمە هەمووی بێپلانەیە کە ئێمە چەند جار قسەمان لەسەر کردووە. سلفەی زەواج خوا لە قورئانە لە سوورەتی النور ئاەتی 32 دەفەرمێ وەئەنکیحوا الأیام منکم، ئەمە ئەمری خوایە، کاربەدەست لە پێشەوە. ئەمجا ڕیشتپیان و سەرۆک هۆزەکان، باوکو دایکەکان، دەوڵەمەندەکان دەبێ خەم لەو کەسانە بخۆن کە بێ هاوسەرن. وەرە حکومەت ساڵانە پێویستە سلفەیەکی زەواجت هەبێ. کوڕکچەکانمان کاکە هەمووی پیر بوو، زێر بەم گرانێ کە ڕۆژ بە ڕۆژ گران دەبێ و گەنجەکانی ئێمە دەچن بە قوڕا داماوە، کاکە وەرە سلفەیەکی زەواجی بدەیە. وەئەنکیحوا الأیام منکم، ئەمە فەرمانی خوایە. ئەبێ کاربەدەست لەناو ئەنجومەنی وەزیراندا ئەم ئاەتەی خوا جێبەجێ کاکە ئێمە ڕازین، وەڵڵاهی ئەمە حکمی خوایە، ئەوە جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگارە. مانگی مەولودی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ڕوحمان بە قوربانی خۆی و ناوی بێ و هەزاران سڵاوە لە دیداری پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. کاربەدەستان بروسکە لێ دەدەن بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. خۆشەویستی خۆیان دەردەبڕن. خۆشەویستی کاربەدەست ئەگەر دەیەوێت فەرمانڕەوا بێ، نەک هەر کاری کەوت پێ دەدەست، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیامەتا لێت ڕازی بێ، وەرە یەک ئاەتەکەی جێبەجێکەی، یەک ئاەت وەئەنکیحوا الأیام منکم. ئەم ساڵ لە مانگی مەولودا بڕیار دەدەین سلفەی زەواج دەدرێ بە گەنجان، 10 ملیۆنی بدەیە، 20 ملیۆنی بدەیە، دواتر پێی بڵێت تۆ بووی بە پیاو، ئەبێ پیاوانە پارەی حکومەتیش لە کاتی خۆیدا لە مانگانەدا لە ساڵانەدا بدەیتەوە. سوپاس بۆ خوای گەورە ئەرگ ناکەوێتە سەر باوکو دایکیشی، ئەوان هەر فریای خۆیان دەکەون. کوڕێک و کچێکیش ماڵێکی خنجیلانیان بۆ خۆیان دروست کرد، ڕەبتیشی هەیە لەگەڵ حکومەتەکەدا، زۆر دەستخۆشیش لێ دەکا، دڵیشی بە وڵات و میلەتەکە خۆش دەبێ، دڵی بە حکومڕانیەکەت خۆش دەبێ. ئەمەیە مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم، نەک بۆ خەڵەتاندن بێ و خۆ نواندن بێ. پێنجەم هەری کار بڕەخسێنن، با گەنجەکانی ئێمە فێری بندیوار نەبن، گەنجەکانمان تکایە فێری کۆیلایەتی مەکەن، پەیجی بێدایک و باوچیان بۆ مەکەنەوە لەسەر ئەم بنووسە و لەسەر ئەو بنووسە لەبەرەوەی یەک ڕەخنەی لە حکومەت گرتووە. نا وەرە لە جیاتی ئەوە کارگە بکەوە کاکەی جان. من ئەو کاتێکەوە لەسەر ئەم وتارانە ناردیتان نارتانینەوە بۆ ماڵەوە، ئەوە تا وەڵڵاهی ئەوە شەرمەزاریە بۆ ئەوقافی هەولێر، پەڵەیەکی ڕەشە بۆ مێژوو بە نێوچاوانتەوە مەلایەکانی هەولێر، مەلایەکانی ئەوقافی هەولێر، چکوانی سلێمانڵێ نێمە بێبەرین لێ، هیچ دەسەڵاتێکمان نییە، ئەوان فەرمانیان پێکردوین. واللهی پەڵەی ڕەش و شەرمەزاریەوە بە نێوچاوانی بۆردی وتاری ئاینی کە دەتانەوێت بە وتارە مردووەکانتان خەڵکی بخەڵەتێن و لە ئیسلام دووریان خەنەوە، چونکە هەمووتان مەلای حیزبین، ئێمە ئەم وتارانە لە ماڵی خۆمانەوە بدەین. وڵی پێم سەیرە ئاسایشی سلێمانی ئەمە قبول دەکە، ئەگەر وتارەکانمان ئاسایشی سلێمانی، دەستگای ئۆپەراسیۆن، دژە تیرۆر، ئەم وتارانی کە پێشکەشی دەکەم لە ماڵی خۆمانەوە، ئەگەر نایاساین، ئەگەر خراپن، ئەگەر دژی ئاسایشی وڵاتن، ئەگەر هاندانیان بۆ خراپەتێدایە، ئەگەر دڵسۆزی نییە، ئەگەر بەرچاوڕوونی نییە،
ئەگەر مەلایەکی تاکە مەلای بێلایەنی وڵات نیم سەر بە هیچ گروپ و حیزب و لایەنێک نیم وەڵڵی خوا شاهیدە و ئێوە خۆتان ئاسایشەکەەوە نەزانە زۆر داماوە ئەوە دەبێ گومان لە ئاسایشێتەکەی بکرێ کە نەزانی چێ سەر بە چێیە نە دوور و نزیک پەیوەندیمان بە هیچ لایەکەوە نییە منهەجم بەس قورئانە ڕابرم بەس محەممەدە صلی الله عليه وسلم بارەگام بەس مزگەوتە ماڵی خۆم ماڵی خوا هەر ئەوە بووە چەند ساڵە ئەوە دروشمانە بارەگای من ماڵەکەی خۆم کەەوە شەری خوایە ماڵی خوش کە مزگەوتە لە ماڵی خۆمان بۆ مزگەوت لە مزگەوت بۆ ماڵی خۆمان بارەگامان بەس مزگەوت بووە بەس لەسەرەوەی کەوتومانە کۆیلە مەپیتێنن ئەوە پارەی لە کۆیلەدا سرفتان کرد دەستگای یۆرانیۆمتان پێبەرهەم دێنە ئێستا بە کۆیلە دڵێن کوڕی یۆرانیۆم بۆ میلەت ئەوەشی بۆ زیادکردن ئەم هەموو کوڕی یۆرانیۆمە دروست مەکەن ئەم هەموو کۆیلەیە وەرن کارگەمان بۆ بکەنەوە وەرە گەنجەکان فێری موچەی بندیوار مەکە فێری کۆیلایەتی مەکە ئەی دەسەڵاتی وەخت ئەی کار بەدەست بۆ ئەوەی ببی بە فەرمانڕەوا وەرە کارگەم بۆ دروستکە وەرە گەنجەکانم خەسەر کار وەرە با منیش دوعای خێرت بۆ بکەم شەقیقی بەڵخی لە کۆتایی وتارەکەدا دەڵێن بەڕێزان شەقیقی بەڵخی ئەولیا و پیا و چاک و عالمی سەردەمی خۆی وەڵڵاهی ئەو سەردەمە ئاوا بوو ئەو سەردەمە کار بەدەست ئامۆژگاری لە عالم وەردەگرت چ سەردەمێکی زێڕین بوو بەداخەوە ئێستا مەلاکانی ئێمە زۆربەیان بڕواتان هەبێ کە دەچنە لای ئەم کار بەدەستانی هەرپ لە باڵای حیزبەکان لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی فڵان و فڵان بڕواتان هەبێ یەقینم هەیە کە من سوپاس بخوا دیدارم نەدیومون و ناشمەوێ بیبینم من دوو بارەگەم هەیە ماڵی خۆم لەگەڵ ماڵی خوا ئەوەی هاتە ماڵی خوا بەخێر بێ کە ئێستا ماڵی خۆشتان لێ قەدەغە کردوین ئەوەی هاتە ماڵی خۆشمان هەر نەسیحەتمان ئەوەیە دادپەروەربی قازانج دەکەی میلەت لێت ڕازی نییە خەڵک ڕاستە و خۆ ناڕەزایە بەرامبەرتان وەڵڵاهی فەرمانڕەوانین ئێوە کار بەدەستن تکا ببن بە فەرمانڕەوا بەوەی خۆشبەختی دنیا و قیامەت بن ئەمانەی ئێمە ئەم مەلایەنە کە دەچنە لایەن بەس باسی تەعینات و زەوی وەرگرتن و نەود وەرگرتن و بە باڵا خوێندن و قوربان جەنابەت سای خۆی لەسەر زەویدا و ماشاءالله لێبێ و خەڵک لە سای تۆدا حەساوەتەوە بڕواتان هەبێ من نەچووم و لەگەڵیان نەبووم بەڵام بڕوام وایە تا ئێستا نەسیحەتێکی خێریان نەکردوون پیان نەوتون دنیا شامی شەریف نیە و خەڵک ناڕازیە بەداخەوە بەڵام مەلاکانی ئێمە شێخەکانی ئێمە ئەولیاکانی ئێمە زاناکانی ئێمە کاتێک کە کار بەدەستان یان دەبینی دەچوون بۆ لایەنیان ئەوان دەهاتن بۆ لایەن بە یەک دێر نەسیحەتیش خێریان دەکردن شەقیقی بەڵخی هەیە هەموو جەنابتان ناوتان بیستووە ئەولیای خوا پیاوی ساڵح عالم و زانا لە هەموو کتێبەکانی ساڵحان و خواناسانی ئومەتی ئیسلامدا ناوی شەقیقی بەڵخی مەشهورە چوو بۆ سەردانی هاڕون ڕەشید هاڕون پێیوت قوربان ئامۆژگاریم بکە هاڕون پێیوت ئامۆژگاریم بکە ئێستا مەلاکانی ئێمە کۆ دەبنەوە ئەفەندیەک ئامۆژگاریان دەکا کورە هەر دنیا زۆر سەیرە ئەفەندیەک ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێک ئامۆژگاری مەلایان دەکات لە ماوەسانی دەبێت ئێوە وا بکەن ئەو زەمانە وا نەبوو ئەوەی من شەڕی بۆ دەکەم بەڕێزان ئەوەیە دەبێت بگەڕێنەوە سەر ئەو منهەجە سەر ئەو منهەجەی کە مەلا ئامۆژگاری پانتۆڵ لە پێ بکە کار بەدەست بکە نەک کار بەدەست بڵێ مەلایەکان دەبێ وا بکەن خەتیبەکان کۆ بکاتەوە و نەسیحەتیان بکا و تار چۆن دەخوێندرێتەوە چ ناخوێندنەوە شەقیقی بەڵخی وتی هاڕونە ڕەشید ئەم نەسیحەتەی برای خۆت لە گوێ بگرە بۆ دنیا و قیامەتت قازانجە وتی قوربان لە خزمەتە شەقیق فەرمی قوربان کار بەدەستی وڵات ئەگەر دەتەوێت فەرمانڕەوابی خوا لێت ڕازی بێ خەڵک لێت ڕازی بێ ئەم دێڕە گوێ لێ بگرە خوا ماڵێکی هەیە ناوی جەهەنەمە بۆ خراپەکارانی داناوە تۆ کە ئێستا حکومڕانی ئەم وڵاتەی و ئەم مەملەکەتەی و ئەم مسلمانانەی و غەیری مسلمانانیش دەزێ حکومڕانی دان تۆ دەرگاوانی ئەم جەهەنەمەی تۆ وا لە دەرگای جەهەنەما ڕاوەستاوی خوا سێشتی لە دنیادا داوە بە تۆ بەم سێشتا دەفەرمێ خەڵکی مەهێڵە بچن بۆ جەهەنەم ئەڵڵا چ قسەیەکی جوانە شەقیقی بەڵخی هەزار ڕەحمەت لە گۆڕت بێ شەقیقی بەڵخی فەرمووی هاڕون ڕەشید خوا سێشتی بە تۆ داوە بەم سێشتا مەهێڵە خەڵک بچن بۆ جەهەنەم یەکەمیان خوا پارە و سەروەت و سامانی زۆری خستووەتە بەردەستی تۆ دووەم شمشێر سێم قامچی وتی چۆن فەرمووی بە ماڵ و سەروەت و سامان ئەوەندە بدە بە خەڵک
پرۆژە بۆ خەڵک بکە، کارگە بۆ خەڵک بکەوە، گەنجان بخاسەر کار، با خەڵکی مەشغوڵ بن بە ئیشەوە بە پارەی حەڵاڵەوە، لە خۆتیان کۆمەکەوە مایان کە بە جاسوس و ڕاپۆرنووس، با خەڵک فێری کارکردن و ئاوادانکردنەوەی وڵات و مەملەکەت بێ. ئەگە خەڵک پارەی حەڵاڵی دەستکەوت تێر و تەسەل بوو بە ئیشی حەڵاڵەوە مەشغوڵ بوو، دزی ناکە، خیانەت ناکە، غەژ ناکە، قەرز لەم و لەو ناکە و دوای سوێن ناخوا بڵێ لام نییە و بڵێ نایدەمەوە و وعدە بە درۆ دەرچێ. هەموو ئەمانە دەتبەنە جەهەنەم. تۆ ئەگەر ژیانی خەڵکت خۆش کرد، تێر و تەسەلت کردن، کردنە سەر کار، فێری کارت کردن، لە بێکاری ڕزگارت کردن، دەرگای شەڕت لێداخستن، دەرگای شەڕت لێداخستن، خەڵک ناچێ بۆ جەهەنەم. دووەم باشم شێرەکە تیژ بێ بۆ ستەمکاران، ئاگادار بە نەهێڵی کەستەم لە کەس بکە بە شمشێر ڕاستیکەوە. سێم قامچی بۆ ئەو کەسانی کە ڕەوشتیان خراپە، مەهێڵە وڵاتەکە بە بێڕەوشتی هەڵوەشێ، بێڕەوشتی و بێئەخلاقی لە وڵاتە درێژەی کێشە بڵاو بۆەوە حکومڕانیەکەت هەڵدەتەکێ بە قامچیەکەت، واتە بەهێزی یاسا لە ڕێی یاسایەکی دادپەروەرانەوە ڕێگە لە بەدڕەوشتان بگرە، با بەهۆی بەدڕەوشتیەوە نەچن بۆ جەهەنەم. هاڕون وتی نەسیحەتەکانت لەسەر سرم دایان خەمە بواری جێبەجێکردنەوە. بۆیە بەڕێزان، هەموو کەم تەرخەمیەکی حکوومەت وەڵڵاهی ژیانی هاوڵاتی قورس دەکات. ئێمە خزمەتگوزاریەکانمان هەن لەبەر دەستە، بەڵام کاتێک کە تەماشا دەکەی ئەوەندە باری سەرشانت قورس بووە، هەمووشی بەهۆی چی؟ حکوومەت کاربەدەستی هەیە نەک فەرمانڕەوە. هەموو کەم تەرخەمیەکی حکوومەت ژیانی هاوڵاتیان قورس دەکات. کۆتایی قسەم ئەوەیە، ئیمامی غەزالی هەزار ڕەحمەتی خوای لێ بێ، ئەبوو حامیدی غەزالی دەفەرمێ فبالجملة إنما فسدت الرعية بفساد الملوك وفساد الملوك بفساد العلماء. دەفەرمێ خەڵک کە خراپ دەبێ بەهۆی ئەوەیە کە کاربەدەستەکانی خراپن. خەڵک تەماشای کاربەدەست دەکا، وەڵڵی کاربەدەست دز بێ، گەندەڵ بێ، خۆی لە دەوام بدزێتەوە، لە فولەر لێدا لە ماڵی میلەت، وەڵڵا میلەتەکەش لە خوارەوە دەکات، تەماشای تۆ دەکا. فەرمووی کە میلەت خراپە و ڕوو لە خراپەیە و وڵات وێران دەکا، ئەوە کاربەدەستەکە لەسەرەوە خراپە. فەرمووی کە کاربەدەستەکەش خراپە، خەتای عولەماکانە. وفساد الملوك بفساد العلماء. کاتێک کە کاربەدەستەکانیش باش نین و گەندەڵن و دزن و لار و لەوێر و نادات پەروەرن، ئەوە خەتای عولەماکانی ئیسلامە، ئەوە خەتای مەلامێزەر بەسەرەکانمانە، مەلامێزەر سپیەکانی ئێمەیە کە ئامۆژگاری دڵسۆزانەیان ناکەن، کە مەتحیان دەکەن، کە دەچن بۆ لایەن بەس داوای بەرژەوەندی شەخسی خۆیان و هەندێک دەستکەوتی مادی دەکەن کە ئەسڵەن مەلا والله مردنی باشترە. والله هەر مەلایەکتان بینی بە مێزەری سپیەوە لە هەر کار بەدەستێک لە مدیر ناحەیەکەوە تا سەرۆکی هەرێم، تا سەرۆکی حکوومەت، تا ڕئیسی ئەم حیزب و ئەو حیزب، وەکو خۆی چوو بۆ لای، لەگەڵ کۆمەڵێ مامۆستا چوو بۆ لای، واللهی بمرێ باشترە. واللهی سەری لە شاخەکانی کوردستاندا و سەری بتەقێ باشترە لەوەی کە داوای یەک شەخسی خۆی هەبێ، داوای پارەی هەبێ، داوای تەعیناتی کوڕکچی هەبێ، داواکردنی زەوی و زار و نەوت و نازانم چی هەبێ، داوای چەک و سیلاح و حیمایە هەبێ، والله بمرێ باشترە. ئەبێت داوای میلەتی هەبێ، داوای دڵسۆزانەی هەبێ. وڵە قوربان وەرەوەرە بە ئاگا وەرەوە، باوکت چی لە هات؟ کورسیەکە ئەمەی کە ئێستا جەنابل لە سەری دانیشتووی، ئەمە لە پێش تۆدا چێ لە سەری بوو؟ ئەی پێش ئەو چێ لە سەری بوو؟ کوڕە چاوت بکەوە چوار دەورت ببینە، ئەم هەموو کار بەدەستە هەڵتەکێنران، لەناو بۆڕی دەرهێنران، وەکو جرج لەناو کونا میلەت تفونعلەتی کردن، لە سێدارە دران، هەڵواسران، دەربەدەر کران. کوڕە من تۆم خۆش دەوێ، تۆ کوڕی فڵان کەسی، تۆ بنەماڵی فڵان کەسی، باب و باپیران بە حیساب شۆڕژێر بوون. کوڕە ئەوەی کە ئەوانیش کردیان تکایە بەهۆی خۆشگوزەرانی خۆت و نەوەکانتەوە تێکی مەدا. والله غەدر لە بنەماڵەکەت دەکەی، غەدر لە پێشینانت دەکەی، غەدر لە باب و باپیرت دەکەی، غەدر لە مێژوویەکی نووسراوی پاکت دەکەی. کورە دنیا ئەوەی ناوێ. ئەگەر مەلاکانی ئێمە ئەمەیان بوو تا بەکار بەدەستان، بڕواتان هەبێ قەدر و حرمەتیان زیاد دەبوو، والله قەدریان زیاد دەبوو. ئەو کار بەدەستە تۆ لە نێتێکی خاوێنەوە بیڵێ، بۆ خوا بیڵێ، والله یعدامن ناکە، والله پێ ناکێشێ، والله ناشت گرێ، والله لەوانەیە سوپاسی شت بکە. فەرمووی ئیمامی غەزالی، ئەمە قسەی ئەبوو حامیدی غەزالیە، پێشەوای ئێمە، فەرمووی کە کاربەدەستان خراپ دەبن، هی ئەوەیە عولەماکان با دەوری خۆیان هەڵنەستاون.
وتاری مزگەوتەکانمان وەرە وتار هەیە لەم شارانەدا مامۆستا سێ چوار جمعە بەس باسی نوێژی سونەتی بۆ خەڵک کردووە پورەت بابە خەڵک هەموو دەزانێت نوێژی سونەت بیکەی خێرە باسی تەسبیحات بە کام پەنجە دەکرێ و ئەگە بەم دەستیان بیکەی بیدعەیە و بەم دەستیان بیکەی سونەتە و شڕواڵەکەت تا ئەوێ بێ و فڵانشت تاوە بێ ئەمانەش هەموو حەقی خۆیەتی بەڵام نابێ وتاری جومعە لە کاتێکا خەڵک عەرزم کردن مانگی نۆ 5 ڕۆژی ڕۆیشتووە لە لای وڵاتی ئێمە هێستا یەکی شەشە لای هەموو خەڵکی یەکی شەش نییە هەندێک خەڵکی ئێستاش معاشەکەی وەرنەگرتووە ئەتۆ لەو کاتەدا پێویستە ئەم وتارانە بۆ خەڵک خوێنیەوە بەڵام وا بزانم ئەمەش باجی خۆی هەیە ئێمە باجەکەمان داوە وە کابراوەتی پێمان دەڵێن لۆمارەیە کاکە هەر دوای وتارەکە چوار قسەی حەقکە و لۆمارێ خۆت بڕەوە بەڵام لە ماڵی خۆمان سەربەرزترین وتارمان ئەلحەمدولیلا بەتینترە بەگوڕترە پەشیمان نین لەوەی وتومانە سوورترین لەسەری حتا ئەو ڕۆژەی خۆی پەروەردگار بە حەق ئەمانەتەکەمان لێ وەردەگرێتەوە زمانمان لەسەر حەق بەردەوام بێ وڵاتمان ئاوەدان بێ مێدەوارم ڕۆژێک بە چاوی خۆمان ببینین نەوەکانمان لەم کوردستانەدا ببینن ئەوانەی حکومڕانی وڵاتن پلەکەیان ببڕن لە کار بەدەستیەوە ببن بە فەرمانڕەوا و ئێمەش دوعای خێریان بۆ بکەین و دەستخۆشی لە کارە جوانەکانیان بکەین یا ئەرحەمە الراحیمین ڕەحممان پێ بکەی یا الله ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی و ڕەحمەتی خۆت یا ڕەبی خوا کار بەدەستەکانمان داد پەروەرکەی ئەوانەی کەوا حکمی ئەم کوردستانیان کەوتە دەست یا ڕەبی خوا بە ئاگا بێنەوە وشەیەکی خێر بچێ بە گوێیاندا لە کار بەدەستیەوە ببن بە فەرمانڕەوا لە سایەی فەرمانڕەوای دادپەروەرەوە خۆمان و نەوەکانمان و میلەتی کوردی موسڵمانمان خوا لەم خاکی کوردستانەدا بحەسەینەوە یا ڕەبی خوا ئاڵای کوردستانمان شەکاوەکەی یا ڕەبی خوا کوردستانمان بپارێزی تووشی ژێر دەستەیی عەرەب و عەجەممان نەکەیتەوە یا ئەرحەمە الراحیمین یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی لەش بە ئازارەکانمان شیفا بدەی دەرمانێکیان بۆ بکەی بە شیفا دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی کێشە و گرفتەکانی هەموو لایەکمان بەس بە تۆ چارەسەر دەکرێ یا ئەرحەمە الراحیمین گرفتەکانمان بۆ چارەسەرکەی آمین 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 والحمد لله رب العالمين